11 میلیون کس لإيران توشي دبراسيون توشي غموكي بونه هو أبيك قباقو مروف لسراستا جيهاني وردقرة يعني حشماركي جلق سيدية أبيشي إيقو بأوايكي فرمي هاتنا راك عندن أجرين فيكي چنه ماستر دي كلينيكال سايكولوجي دا سايكوتيرابيست شهاب محمد قادر لاستوديو كردستان میوانی منه لقلبي ام ديوان مشارم با خفن بخيراتي كي شهاب زور سپاس كي شهاب يعني 12 مليون كس بيقومان يعني جماريك زوره بالسرويه كده جي بس هوي تو ماركرين يعني فرمي 12 مليون دياره زيادة ترجي اجري شيء كي شهاب اوقع خلق بدبرسيون دكين خوي كباس لخموكي دكين اما دوشته ايا اويكا او كسن نشانكاني هي يعني نشان كلينيكاني هي چون خوي وا كسك تشخيص دكري با يا دايغنوز دكري با خموكي كمالك نشانه هي كده بي اوي هابيتن و لا امارك فرميكاني كلا ايرانيا البد ديار خوي او امار فرميانا برحال بشكيان ناديارن و دستي وردان تكرا اگري چون من امارم لبردستا اماري البردستي تو چنه باشا اما لتاران نزيكي بس لتاران دكم جاري لتاران اويكا اوكو داتا هيا اما سطا 45 بو سطا 48 باشا اويكا لتاران دجي یەکێک لە نەخۆشە دەرونیەکانی هەیە باشە خۆی ئەو ئامارانەی کە بەرحاڵ و ناوەندی توێژنەوەی دەروون تەندروستی ئێران کە دەیداتن بەرحاڵ ئەوە شتێکی زۆر باوەڕ پێکراو نییە چون ئێمە هەتا ئێستاژ لە ئێران کە بڵێن لەلایەنی ئەوەی کە خەڵک بڕە سەردانی شوێنە بنکە دەروون تەندروستەکان بکاتون یا سەردانی سایکۆتەراپیزە سایکاتریست بکە بەرحاڵ هێشتا یەک دانەستیما هەیە ئەو داتایە زۆر زیاتر لەوەیە کە ینی لە بڵێن لە ناوەندەکان شاب مثلا من بخۆ لە سوید بوو 25 ساڵ لە سوید بوو مثلا لە سوید گاوا بۆ دەبێ زستان دنیا تاریک دەبێ مثلا زۆر کەس دەکەونە نەخۆشخانەی سایکۆلۆژیدا یعنی ئەو تاریتی ژینگە تەسیرێ لە دێرونیا ئینسانان دەکە هەژماری هەری زێدە ئەم مانگا دەبن مانگی 11 12 یەک دوان مانگان لە ئیرانی سەدەمی سەرەکە چییە بۆ ئەو نەخۆشی یانژی خەمۆکی خۆی لە ئێران ئێمە دەبێت بە چەند لایەنەوە ئەو مۆزوعی ینی بین قسەی لەسەر بکەین لایەنێکە لایەنێکی بڵێن ئیندیڤیژوەڵ یا شتێکی فەردیە لایەنێکە مۆزوعی ئابووریە و لایەنێکیش مۆزوعی کاڵچر و کۆمەڵایەتیە ئەگە بین لایەنی ئابوورەکەی کە بە قەولێک زۆر زەقا کە باسی لێ بکەین بەرحاڵ ئێران ئێستا لە خراپترین دۆخی ئابووری خۆیدایە ئابووریژی هەیە زۆر لایەنی ئابووری کە لە ئێران ئێستا لە خراپترین دۆخی خۆیدایە یەک لە هۆکارەکانە کە کەسەکە تووشی سترێسێکی درێژخایەن دەبێت هەروەک دەزانین سترێسی درێژخایەن یا بڵێن سترێسێکی کرۆنیک چ دەکا یەک لە هۆکارەکانە کە خەریکە ڕێگایەک بۆ خەمۆکی دەکاتەوە و زیاد دەکا و ئێستا خەڵک لە ئێران تووشی ئەو حاڵەتەی بۆ بەرحاڵ نازانێت سوێنەکەی چی لێ دێتەوە لایەنی ئابوورێکی هەر ڕۆژێ هەموو ڕۆژێ زیاد دەکات سوێنە بەیانی هەڵدەستێ چاو لێ دەکا پارەکەی دابەزیەوە سەر لە نوێ کەواتە شتێکی دیکە لێرە دێتە پێشەوەی باش ئەولێهیا کۆمەلگاهی ئاشتیا کۆمەلگاهی کارگەریاوێ چییە و شەرێک و ڕوودایی مەسەلە شەرێ نابێنا ئیسرائیل و ئیرانژی ڕوودایی ئەواژی تەسیرکردن کەکە 100% یەک لەو شتانەی کە زۆر کاریگەری هەبوو ینی لەوەی کە ئەو داتایە زۆر بێ بەرز بێتەوە شەڕی 12 ڕۆژە بوو کە هاتە پێشێ باشە ئێمە پێشوی کویت-19مان هەبوو باشە لە کوڤیدیدا ئەو بەشێک لەو داتانێک کە لە بەردەستان ئێستا یو کاتێ باشە خۆی نەبوونی وەی کە من لە لایەنی سیاسیەوە من ناتوانم هیچ ئەمنیەتێکم هەبێ یەک لەوانەیە کە من تووشی سترێس دەبم و کاتێک کە تووشی سترێس دەبم
وردە وردە هەنگاو دەنێن برەو ئەو ئەشکەوتە تاریکە کە ئەشکەوتی خەمۆکیە باشە. بله كيك شهاب هل وها يعني تشتغل لك بالكيشه مثلا بيجمان اف داتاي اللي قال ما هنا داتاي فرمينا دلينكو باريزغاهين السنه وكر كرماشان لرجلاتي كردستاني دريزي يكم وديام دنا دغموكيه راست ودلين راسته ڕاستە بو خۆی لانی پارێزگاکان ئەمە پارێزگای ئیلامیشمان هەیە ئەومان لە بیر نەچێ کە ڕێژەیەکی زۆر لە نەخۆشە دەرونەکان و بەتایبەتی مۆزوعی خۆکوژی و خەمۆکی چوانە پێکەوە پەیوەندیان هەیە ئەوەی کە لە کوردستان بەرحاڵ پێش هەموو شتێکی بڵێن ئەو زەختە تاریخیە ئەو زەختە مێژوویە کە لەسەر ناوچە کوردنشینەکان هەیەیانێ و کوردەکان لێ هەنا بەرحاڵ مۆزوعی سیاسی و مۆزوعی پیشەسازی و ئەو ڕادەیە لە بێئیشی و بێکاری چ دەکا وا دەکا کە من نەتوانم جوابی ئەو پێداویستێ سەرەتانەی کە پێویستە بۆ ژیانی یەکدانە مرۆڤی بداتەوە کەواتە چ دەبێ سەرکوتی خۆی دەکا و لەگەڵ وێ ئیزافە بەوی ئەوەی کە سەرکوتێکی بڵێن دەوڵەتی مەرکەزیش هەیە یا بڵێن حکوومەتی ئێران کە لەسەر بەتایبەتی لەسەر ناوچە کوردنشینەکان هەیە و دەبتە یەک لە هۆکارەکانە ئێمە هۆکارە ژینگەیەکانمان هەیە باشە ئەوەی کە وەکو هۆکارە ژینگەیەکان ئێمە باسی لێ دەکەین کە دەتوانێت بێتە هۆکاری خەمۆکی لەو ناوچە کوردنشینانەی کە هەیە کوردەکان لێ پێش هەموو شتێکی ئێمە کاتێک کە باس لە هۆکاری ژینگەیی دەکەین چاو لێ دەکەین نەبوونی یەکدانە شوێنی سەوز کە لە تاران ئێستا یەکەم شتی کە لەلایەنی مۆزوعی شارنشینەکەی هەیە نەبوونی ناوچە سەوزەکانە کە دەبووتە هۆکاری خەمۆکی باشە چون من ناتوانم خۆم بەتاڵ بکەمەوە لەلایەنی فکرەکانی کە هەمە چونە من هەموو ڕۆژێ نیگەرانم من هەموو ڕۆژێ قەلەقم کەواتە چ دەبێ خۆم سەرکوت دەکەم ناتوانم پسم لە شوێنێکی خۆم بەتاڵ بکەمەوە ئەو سترێسەی کە هەمە کەواتە کاتێک سترێسکە بەتاڵ نابێتەوە میکانیزم هەیە باشە ئێمە میکانیزمی بەرگریمان هەیە وە بە من دەڵێ چی تۆ دەبێ بڕۆیەوە ناوخۆت کە من دەڕۆمەوە ناوخۆم چ دەبێ فکرەکانم لێک دەدەمەوە هەز دەکەم من هیچ کەسێکی زۆر بێبایەخم باشە و لەگەڵوی ڕەنگە هەتایمە لە ئیلام مۆشتەمان هەیە فکرە خۆکوژیەکان زۆرە و هەوڵی خۆکوژەکانیش زۆرە کە بڵێن پەلاپیتکەکەی چییە؟ پەلاپیتکەکەی خەمۆکیەکە وای لێ دەکاتن. gelek spas بۆ تێکێکی شاب محەممەد قادر لە سدیا سەمریچار سپاس.